زەکەریا باوەندپوور. تشتم زۆر بێدەنگی لە خاودا بووم بارەمی خەیاڵێکی چەندە خۆش بوو لە خاو وەستام بە گێریاوی فرمێسک و غەم برا بەش من هەتا ئاخر هەر لە پش من ئەو دەردەی تۆ تووش دەکردوم جەستەم لێ بووە تا دوشمن وامەزانە کە دڵخۆشم ئاواتی مارگ دانۆشم ئەو زێیەشنەی بەجێت هێشتم فرمێسکی خێنت پێڕشتم وامەزانە کە دڵخۆشم ئاواتی مارگ دانۆشم ئەو زێیەشنەی بەجێت هێشتم فرمێسکی خێنت پێڕشتم. کار و پیشم مەرگریانە ماڵی دڵم سەیر وێرانە بە گێریانیشدانە مرکێ ئەو دڵە ڕەشە بێ زمانە ڕۆیشتنی تۆ وای لێ کردوم فکر و هۆشی لەدەست کردوم عمری گەنجی لەدەست بردوم دنیای غەمی بۆ جێیشتوم کە بیر لە تۆ دەکامەوە هەناسەد بۆ هەڵدەکێشم وەختە بەدێڵ و بەجیان ئاواتی مارگ بچێشم وەختە ژیانم لەبار یەکتێ هێندەی بەدڵ پەرێشانم چاوەڕوانی وام نەداکرد ئەو جۆرەی لێبێژیانە وامەزانە کە دڵخۆشم ئاواتی مارگ دانۆشم ئەو جێهێشتنەی بەجێت هێشتم فرمێسکی خێنت پێڕشتم وامەزانە کە دڵخۆشم ئاواتی مارگ دانۆشم ئەو جێهێشتنەی بەجێت هێشتم فرمێسکی خێنت پێڕشتم.